لەگەڵ هاتنی وەرزی هاوین و شکبوونی پوش و پاوان و دانەوێڵەی جوتیاران مەترسیەکانی ئاگرکەوتنەوە زیاتر دەبێت. تەنها ساڵی ڕابردوو لە سنووری پارێزگای هەولێر 1514 حاڵەتی ئاگرکەوتنەوە لە پوش و پاوان و دانەوێڵەی جوتیاران ڕوویداوە. هەزاران لە دۆنم زەوی و دارستان سوتاون. وتەبێژی بەرگری شارستانی هەولێر دەڵێت لە سەرەتای ئەم مانگەوە تیمی گەڕۆکماندانەوە بۆ ئەو شوێنانەی مەترسی ئاگرکەوتنەوەیان لێ دەکرێت. بەرگری شارستانی لە 1/5 بەرنامە پلانەکانی خۆمان دەست پێ دەکات و ڕێک بە دیاریکراوی لە 15/5 کە وەرزی دروێنە دەست پێ دەکات تیمەکانی بەرگری شارستانی نەک لە پارێزگای هەولێر لە هەموو پارێزگاکانی تریش بە هەمان شێوەستان دەردەچن تیمی گەڕۆک بۆ ئەو خەزا و ناحیانەی بە تایبەت ئەوانەی کە بنکەی لێنێ یاخود ئەوانەی ئەو شوێنانەی کە کوشتتوکالین و گەرموجوێشی زۆری لێ چاندراوە. زۆربەی هۆکارەکانی ئاگرکەوتنەوە بۆ کەم تەرخەمی هاوڵاتیان دەگەڕێتەوە. وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دەڵێت ساڵی ڕابردوو زۆرترین ئاگر کەوتۆتەوە. ئەمەش بەهۆی کەرەنتینەوە کە نەتوانراوە لە باخ و دارستانەکان هەڵپاچین و ئاگربڕ ئەنجام بدەن. زۆری ئەو ئاگرکەوتنانی کە لە هەرێمی کوردستان ڕوودەدەن بە ئەن قەستە ئەوە بەشێکی زۆری پەیوەندی بە خەڵک و هاوڵاتیانی خۆمانەوە هەیە. لە ساڵی ڕابردوو کە ساڵی 2020 بوو بەهۆی کەرەنتینەوە ئاگرکەوتنەوەی یەکجار زۆرمان هەبوو لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ساڵانە دەیان ڕووداوی ئاگرکەوتنەوە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ڕوودات بۆی سووتانی پوش و پاوان و باخ و دارستانەکان کە جگە لە زیانی گیانی و مادی زیانێکی گەورەش بە ژینگە و گیانداران دەگەیەنێت. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.